دکتۆر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین کۆتا تەوەر گفتگوێ ڕۆژمان تەوەرێکی تەندروستیە کە باس لە زیاترین جۆرەکانی شێرپەنجە ئاکەین کە ئەمە بابەتێکە لە جیهانە زۆربەی هاوڵاتیان زۆرینەی ئەو کەسانی کە بەدەست ئەو نەخۆشیەوە دەناڵێنن گرفتێکیان هەیە کە پێشوەختە لەوانەیە هیچ نیشانێکی وە دیار نەبێت کەم کەسە هەستی پێ بکات بەڵام ئەوی کە گرنگە کە ئێستا لە ئێمەش لە هەرێمی کوردستان بێبەشنین لەو کەسانە و لە چەندین نەخۆشخانە و تایبەتیش لە شاری سلێمانی نەخۆشخانەی هیوامانەیەکە ئەتوانین بڵین شوێنێکە کە ئەتوانین بە پزیشکە بەڕێزەکان و بۆ کەسانی کە لەوێ کارەکەن خزمەتی یەکجارێکی زۆریان کردو ئێمە دەستخۆشییان لەکەین بەڵام ئەوەی کە گرنگ ئەمڕۆ باسی لێو بکەین دیارترین جۆرەکانی کە ئێستا باوە لە نەخۆشخانەکانە بوونیانەیە کامانن بۆ هۆکار و چارەسەرەکان خۆی لە چیا بینێتەوە بە پێویست چارەسەر لە بەردەمی پزیشکە بەڕێزەکانە هەیە کە بتوانن بۆ نەخۆشی بەکاربێنن لایەنێکی تری کەی کە لایەنی دەرونیە شێوازی مامەڵەکردنە لەگەڵم کەسانەیە ئەو کەسانی کە زۆر جار لە زۆربەی خێزانەکانە کە چاک بوونەوە جێگەی دڵخۆشی و گەڕانەوە ناو خێزانیان هەڵی کەسێکی بەهێز بووم ئەو ماوەیە بەرگەم کرد نەترسام لە کۆمەڵێ لەوانی کە ڕوبەڕووم بۆتەوە ئەمەشتە هاوکارێکی باشە بێ بۆ پزیشکە بەڕێزەکان کە بتوان ئەوانیش بە باشی مامەڵی لەگەڵا بکەن ئەم دوو لایەنەی کە زۆر گرنگە هەم تەندروستیەکەی و دەرونیەکەشی ئێمە ئەمڕۆ کۆمەڵە زانیاری لێوەرگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە ساراجەمی پسپۆری نەخۆشیەکانی شێرپەنجە و هەروەها زۆر بەڕێز کاک سەرەنگی برایم وەکو چارەسەرکاری دەرونی کاردوو بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆمە ئامادەن زۆر بەخێر زۆر سپاس من سەرەتا پێشویستمە لای بابەتەکە دەستخۆشیتان لە یەکەم دکتۆرە بۆ تەواوی تۆ و هاوڕێکان و کارمەندوو ئەو بەڕێزانی کە لێ کارەکەن چکە بەڕاستی ئەو خزمەتەوەیکەن خزمەتێکی زۆر مرۆیە لەشتان ساق بێ و دەستان خۆش بێ و سپاس بۆی کە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە بە پێمان خۆشە لەوەی کە ئێستا دیارترین جۆرەکانی شێرپەنجە زانی چەند جۆرێکی جیاوازی هەیە ئەوەی کە ئێوە ئەیبینن و دیاری ئەکەن چ جۆرێکیان زۆر باوە طبعا بەپی ڕگەز ئەگۆڕێ لە هەر ڕگەزێکا جۆرێک لە شێرپەنجە باوە بۆ نمونە لە ئافرەتا زیاتر شێرپەنجی مەمک باوە باوترین جۆری شێرپەنجە لە ناو پیاوانە زیاتر پرۆستات و شێرپەنجی سیەکان و بەدوایە کۆلۆن باوە مەسەن لە مناڵان شێرپەنجی خوێن باوە یعنی بۆیە ئەتیماد دەکاتە سەر ڕگەز بەڵام بەس بەشی وەیەکی گشتی شێرپەنجی مەمک لە هەموو جۆری شێرپەنجەکانی تر عدەدی زیاترێکە باشە ئێستا مای هۆشیاری شێرپەنجەی مەمکیشا بە پرسیارێک لەسەر ئەو بابەتەش بم چەندە گرنگە پێشوەختە بە تایبەت خانمان بتوانن پشکنین بۆ خۆیان بکەن ئەمە چەندە گرنگە پشکنینی پێشوەختە طبعا مهمترین نقطەیە کلیلی چارەسەرە پشکنینی پێشوەختە لەبەرۆی ئەگەر خوا نەخواستە کەسەکە توش بوو بێت ئەگەر ئێستش پێی نەزانێت لە مەرحلەیەکە هەر دەرئەکەوێ بەڵام بەس ئەگەر هاتوو لە کاتێکە هەستی پێ بکە کە خۆی هیچ عرازێکی نەبێ هەست بە هیچ ناڕەحەتیەک نەکە لەو کاتە تەشخیص بکرێت شێرپەنجەکەی نسبەی چاکبوونەوەی بانەڵم لە سایاسەیە بەڵام شانکردنەکەی چۆنە دکتۆر طبعا ئێمە لە تەمەنی 25 ساڵیەوە خۆی مەفروزە داغڵی بەرنامەکە بێت بەرنامەکە چیە لە 25 ساڵیاوانە بەس تەوعیە ئەکرێت هۆشیار ئەکرێتەوانە بۆ نمونە لە مەرحلەی مەکتەب و عدادیە و جامعەکانە دەوراتیان بۆ ئەکرێتەوانێ کە باسی شێرپەنجەکان بۆ ئەکرێت چۆن خۆیان پشکنین بۆ خۆیان بکەن ئەم جۆرە بەرنامانە لە سۆشیال میدیاکانە بەرنامەی تەوعیە فێرەکردن خۆیان چۆن پشکنین بۆ خۆیان بکەن بە شێوەیەکی سوڕی مانانە کە ئەمە ئوسوڵی خۆی هەیە پشکینەکە تا ئەگەنە تەمەنی 40 ساڵ لە 40 ساڵەوانە دەست ئەکەین بە گرتنی ئەشیعە لەگەڵ سۆنەرە بۆ مەمکە کە ئەمە بۆ کەسانێکی عادی بەڵام بەسەنێک کەس هەیە کە احتیمالی توشبوونی بە شێرپەنجە زیاترێکە بۆ نمونە ئەوەی کە لە عیلەکانە شێرپەنجیان هەیە ئەوانەی کە بە مناڵی علاجی تشکیان وەرگرتویان زەڕیان وەرگرتووە یاخود خۆی جۆرێکی تری لە شێرپەنجە هەبووە کە احتیمالی توشبوون بە شێرپەنجی مەمگزیاکە ئەم کۆمەڵە احتیمالی توشبوونیان زیاترێکە بۆیە لە تەمەنێکی مناڵترێکەوانێ ئێمە داوایان لەکەین بێن پشکنی پێشوەختە بکەن کاک سەرنگ زۆر بەخێر بیت بابەتێکی زۆر گرنگە کە لە پاڵ هەموو ئەم نەخۆشیە کە هەر دکتۆرە بەڕێزەکان کە یەکسەر کە پێڵێن ئەم نەخۆشیەت هەیە لەوانەیە وەکو لایانی دەروون ڕوخانێکی زۆری بەدوام بێت لەوانەیە بێ ئومێدیەکی زۆر ڕووبکاتەوە کەسە نەکەر خۆی کەسەکانی چواردەوریشی خێزانەکەی کەسی نزیکی تا چەند گرنگە کەسانی وەکو بەڕێستان چارەسەرکاری دەرونی هاوشانی پزیشکە بەڕێزەکان لەم
دیاریکردنی ئەم نەخۆشیە لەگەڵ ئەم نەخۆشە بنەتا ئەو کاتانێکی تر پزیشکەکە هاتوانێت دیاری بکات کە ئایا چارەسەرەکە بە باشی وەریگرتووە و ئەو گرفتانەشی ڕوبەڕووی ئەبێتەوە یعنی یەکێ لەوانی کە زۆر ناخۆشە دکتۆرە باشتر زانێ لەوانێ هەڵوەری بوو قژی بێت کامە زۆر جار لای خانما هەر زۆر گرفتێکی گەورتە چارەسەرکاری دەرونی ڕۆڵی چییە لەوەیە کە بتوانێت ئەو هاوسەنجی ڕابگرێت دەستخۆش سپاس. دووبارە بەیانتان باش بەیانی بینەران و بیستەران باش پرسیارێکی زۆر بەجێ و گرنگە بەڕاستی طبعاً ئێمە ئەگەر باسی ئینسانەکەین ئەبێ باسی دوو ڕەهەندی بکەین ڕەهەندی جەستەی و ڕەهەندی دەرونی کە دوانەیەکی لەگدانە بڕاوە باشە کە باس لە سەرەتانەکەین طبعاً پێم باشە پرسیارەکە بکەینە دوو بەش سەرەتا باس لە کاریگەریە دەرونیەکانی توشبوون بە نەخۆش سەرەتان بکەین اینجا گرنگی ئیشکردن وەکو چارەسەرکار کەسێک کە تووشی سەرەتانە بێ طبعاً بە گۆڕانکارێکی گەورەدا دەڕوا سترێسێکی گەورەیە لە ژیانی کەسەکەدا و لە ژیانی خێزانەکەشدا بۆ خودی کەسەکە یەکەم شت کە ڕۆبەڕۆی دەبێتەوە یەکێ لە کاردانەوە دەرونیەکانە کە پێی دەڵان شۆک کەسەکە تووشی شۆکێک دەبێت و نکۆڵی دەکات لەم حاڵەتەی ئۆکەی بە دوایدا کۆمەڵێک گرفتی دەرونی دێت پاشا لەم شۆکە ئەنی تووشی هەستێک دەبێت کە پێڵەن ئێمۆشتان نەمنس ینی بێ هەستە بێ هەست بە هیچ ناکات ئۆکەی لە مەرحەلەی دواییە کە ئەمە تێ ئەپەڕێنێ یاخود هەنێک کەس بە مەرحەلێدا نەڕوە ڕاستەخۆ تووشی قەلەقی و نیگەرانی دەبێت کۆمەڵێ نیشانەی قەلەقی تیادا دروست دەبێت کە لەوانەیە سەرکێشە بۆ نەوبەی تۆقین کە یەکێکە لە قەلەقیە باوەکان لە ئێستادا ئۆکەی بە دوایدا گرفتی خەمۆکی و یەکێکی تر لە گرفتە دیارەکان بۆ کەسانەی کە مەمکیان ئەبڕدرێ خود عادەتەن قژیان ئەوەرە بۆی عیلاجی کیمیاییەوە کێشەی بینینی خوددا بەدی ئیمەیجە کە لە دوایە لەوانێت سەرکێشە بۆ توشبوون بە یەکێ لە نەخۆشە دەرونیەکان کە پێڵان بەدی دیسمۆرفیک دیسۆردەر شڵەژانی ناڕازیبوون لە جەستا کەی ئەنجا بە دوایدا مەسەلەی پۆست تراوماتیک سترێس دیسۆردەر ینی فشاری پاش زەبری دەرونی کە کەسەکە بەردەوام خەونی پێوە بینێت تووشی مۆتەکە بێت و ڕۆژانە ئەم ڕووداوانە بیری دەکوێتەوە ئەمە وەکو بەشێکی کەم لە نیشانە دیارەکانی چەند گرنگە کە ئەم کەسە چارەسەر وەرگێت بێگومان چەند گرنگە کە چارەسەری کیمیایی و تیشک وەرگێ ئەوەندەش گرنگە کە چارەسەری دەرونی وەرگێ چکەمە وتمان ئەم ئینسانە دوو بەشە جەستە و دەروونە چەندێک پێویستی بە چارەسەری جستەی ئەوەندەش پێویستی بە دەرونیە چکە ئێمە هەندێک نەخۆشمانە پێوان سایکۆسۆماتیک ئەو نەخۆشیە جستیانەی کە بە کاریگەری دەرونی خراپتر دەبن یاخود گرفتەکە دەرونیە تووشی کۆمەڵە ئاڕازی جستەی دەکات کەواتە گرنگە ئێمە کە چارەسەرەکەین هەردوو لای چارەسەر زۆر باشە دەستە خۆش بێ بە هیوای ئەوەی کە لەم خزمەتەر بەردەوام بن دکتۆر سارابا بگەڕینەوە لای بەڕێزت هیچ هۆکارێکەیە لە جۆرە جیاوازەکانی شێرپەنجەیە ئەو هۆکارە بوونی هەبێت بۆ نە هۆکارێک بێت بڵێ بۆ زۆرێک لە جۆرەکانی شێرپەنجە ئەم هۆکارە ئەگەری توشبوونی هەیە بۆ جۆرە هۆکارەکان لە جۆرێکی شێرپەنجە بۆ جۆرێکی شێرپەنجە ئەگۆڕێ طبعاً هەتاکو ئێستا هۆکارێک نییە بڵێ لە ساسە ئەمە موسەبیبی ئەم جۆرە شێرپەنجەیە بەڵام بەس مەجموعەیە فاکتەر هەیە هەر یەکە و جۆرێکی شێرپەنجە زیاکە بۆ نمونە لە مەمکە ئەو فاکتەرانی کە زیاتر تەسیرەکە هۆرمۆناتە بەتایبەت هۆرمۆنێک کە پێوترە هۆرمۆنی ئیسترۆجین کە لە ئافرەدا زۆر زیاترێکە و لە مەرحەلەیەکی تەمەنە زۆر ئەو هۆرمۆنە دەرئەدرێت ئەو ئافرەتانەی کە زوو عادەیان سوڕی مانگانان دەست پێەکە و لە تەمەنێکی درەنترێکە ئەوەستێتەوە زۆرترین مەودای حیاتیان بەرکەوتی ئەم هۆرمۆنن کە تەسیرێکی خراپی هەیە احتیمالی توشبوون بە شێرپەنجە زیاکە بۆیە ئەم ئافرەتانە مەترسی توشبوونیان بە شێرپەنجەی مەمک زیاترێک ئەبێت یاخود ئەوانەی کە عیلاجی حەبی منع بەکارهێنرێ خاستن بۆ سەر و 5 ساڵ و 6 ساڵ ئەمانە مەترسێکی تریان هەیە یاخود ئەوانەی کە عیلاج وەرئەگرن بۆ مناڵی بلووری ئەمانش لە بەرەوەی هۆرمۆناتی زۆر وەرەگرن مەترسێکی ئەمانە فاکتەرم بۆ توشبوون بە شێرپەنجەی فاکتەرێکی یاری دەدەر یعنی ئەگەر جسمەکە خۆی قابلیەتی ئەوەی تیابێ کە شێرپەنجە دروستەکە ئەم فاکتەرانە هانی ئەیە باشە سەر باسی بۆ ماوەیت کرد ئێستا زۆربەی هاوڵاتیان لەوانەیە ئەو خێزانانی کە کەسێکیان توش بووە هەڵگرە
ئەگەری هەیە کە لەوانەیە کە ڕنگ باتەوە یاخود ئەگەر خانمە یاخود ئەگەر پیاوە لە تەمەنێکی گەنجایە بۆ منە لە پرۆسی هاوسەرگیریە ترسیە بێلەوەی کە ئەمە لە مناڵەکەی ڕنگدانەوەی هەبێ گەر مناڵ بێنێتە دنیاوە ئەمانە تا چەند ئێوە دەستیشان طبعا موضوعی وراثە یەکێک لە موضوعەکە زۆر مهمەکان چونکەم ئەم فاکتەرانەی کەوا ئەکا جینێک لە جینەکانی ئێمە خەلەلی تێکەوێ ئێمە دوو جۆر جینمان هەیە ئەو جینەی کە بەس لە جستی خۆمە ئەمێنێتەوە لەگەڵ ئەو جۆرەی کە لەگەڵ مناڵە ئەڕوات بۆ وەچە ئەڕوا ئێمە هەموو جیناتێکمان لەگەڵ وەچە ناچێتە وەچەوانێ ئەگەر هاتوو خەلەلێک لەو جۆرە جینەیە دروست ببێ کە ئەگوازرێتەوە بۆ مناڵ ئەوە احتیمالە نەوەکەش لە مستقبلا تووشی شێرپەنجە بێت بۆیە ئەم فاکتەرانە طبعا هەمووی خەلەلی جینی دروستەکەن و لاوانێ نیوەی لەو جینانە بکە بۆ ماوەی ئەگەڕێتەوانێ لەبەر ئەوە ئێمە جۆرە فحسێکمان هەیە فحسی جیناتی پێ ئەڵێن خاصەتەن بۆ توشبووی شێرپەنجە پێی ئەڵێن بۆی بزانین ئەم شێرپەنجەی تۆ سەبەبەکەی ئەو جۆرە جینەیە کە لە باوانەوە بۆت ماوەتەوە یان ئەو جۆرە جینانەیە کە بەس لە جسمی خۆتا ئەمێنێتەوەوانە ئەگەر لەو جینا بێت کە لە باوانەوە بووی ماوەتەوە یان لەو جینە بێت کە خۆی ئیگوازێتەوە بە وەچەکانی ئەو کاتە کەسەکە خۆی مەترسی هەیە کە جۆری تووشی جۆرێکی تر لە شێرپەنجە بێ و هەم وەچەکانیشی مەترسیان هەیە کە تووشی شێرپەنجە بن حتا خوشک و براو دەرەجەی دووهم کە ئامۆزا و فرزەکە ئەوانش مەترسیان هەیە کە تووشی شێرپەنجە بن. باشە دکتۆر سارا زۆر باز لە کۆمەڵێک خواردن و خواردنەوەکەیە کە زۆر بەکارەهێنرێ ڕۆژانەڵەن ئەمانە هۆکارن بۆ توشبوون بە شێرپەنجە بۆ هەر زۆر دوور نەڕۆین خواردنەوە گازیەکان ئەو بابەتانی کە مناڵان زۆر بەکارێن بۆ جبس و نەستەلە و ئەم شتانەڵەن هۆکارن بۆ توشبوون بە شێرپەنجەمە هیچ بنەمایەکی زانستی هەیە؟ بەڵێ سە بۆ نمونە باسی جبس کرد خاصن ئەو جبسانی کە سوور ئەکرێنەوەوانە و لە پەتاتە دروست ئەکرێن حتا خۆت پەتاتە کە لە ماڵ و سووری ئەکەیتەوە گەرزیا سوور بکرێتەوانێ ڕەنی سوورباوێکی قاوەی دەرەچێت کە ئەمە مادەیەکە لە مادە خەتەرەکان بۆ توشبوون بە شێرپەنجە ئەو ڕۆنی کە پێی سوورەکرێتەوە کە نەجا ڕۆنەکە ئەسووتیە چەند جارێک داغ ئەبێت و کە ئەمانە ئەگۆڕێن شێوازە کیمیاییەکان یاخو پێکاتی کیمیاییەکانیان ئەگۆڕێت کە موسەبیبێک ئەبن یاری دەدەرێک ئەبن بۆ توشبوون بە شێرپەنجە لە خواردنەوە گازیەکانە ئێمە زیاتر مشکلەمان لەگەڵ ئەو شەکرە زۆرەیە کەتیایەتی ئەو نسبە شەکرە زۆرە ئێمە پێمان خۆش نییە چکە موسەبیبێکە بۆ قەڵەویش لەو سەرۆ خۆی موسەبیبێکە بۆ توشبوون بە شێرپەنجە لەبەر ئەوەی قەڵەوی طبعا چوری زۆری هەیە چوری ژووک و معمەلێک وایە کە هۆرمۆنی ئیسترۆجین دروستەکە ئەو هۆرمۆنی کە تۆ زێک پێش ئێستا باسمان کرد کە خۆ هۆکارێکە بۆ توشبوون یعنی تۆ یت لەم سەرەوانەیە ئەم فاکتەرانە زیاتر وایان لێەکی لە جسما زۆر بێت و هەنێک مەوات هەیە مادی خواردن هەیە کە ئێمە ئیخۆین نازانین لە چی پێکاتوە نازانین ئەو ماوەدە حافیزەی کەتیایەتی چیە و چینی یعنی ئێمە لە وڵاتێکان ناژین کە کوالیتی کۆنتترۆلی خواردنمان زۆر مەزبوط بێت یعنی تۆزێک قورسە ئێمە بتوانین کۆنتترۆلی خواردنمان بکەین باش کاکسەرنگ ئەگەر بینە لایەوەی کەما دکتۆرە لایەنە زانستیەکەی زۆر ئاماژی بە بابەتە گرنگەکانە وەکو لایەنە دەرونیەکەی تەنها نەخۆشەکە نییە ئەو کەسانی لە چواردەورین ئەوانە تا چەند گرنگە ورە و هێزی دەرونی بنەوە بەو کەسە ئەو کەسانە هەز نەکەن بۆی کە زۆر جاڵێ کەسێکە توش بوو ئەمەنی چواردەورەکەی ئەگرین و بێتاقەتە بن و بێ ئەمەلە بن کەسەکەی کە ئەمەنە داڕمێنێت بۆ کۆمەڵی بابەتی دەرونی زۆر خراپێ بن ئەوانە چەند گرنگن کە بەردەوام وە هەستکە کەم کەسە هیچ گرفتێکی نییە وەکو جۆرە نواندنێک بێت کە ئەم کەسە ئەو ماوەی پێهاتێ پەڕەبێ گرفتەکەی زیاتر لازەق نەکەینەوە چۆن ئەتوانین ئێوە ڕێنماییکەن دەستخۆش طبعا ئینسان بوونەوەی کۆمەڵایەتیە بە تایبەتیش لای ئێمە کە شکر تا ئێستا ئێمە خێزانمان هەیە ئینسان لە ناو خێزانێکە ئەژیت طبعا هەندێک جار بەداخەوە کەسێکە تووشی نەخۆشێکی قورسە بێ بە تایبەت سەرەتان هەندێک لە کەسوکار لی دوورەکەوێتەوە ئێمە طبعا وا لە کەسەکە ناکەین هەسباکە هیچ کێشەیەکی نییە نا کێشەیەکی هەیە بەڵام کێشەکەی بۆ گەورە ناکەین خێزان چ ڕۆڵێک ئەبینێت طبعا ئەبێ ئەمە بکەینە ئەنی مەسلەی مامەڵەکردن لەگەڵ مناڵ جیاوازە لەگەڵ گەورە گەر باسی مناڵ بکەین مناڵ پێویستی بە سەپۆرتێکی زۆرە لەو کاتەدا چکە مناڵەکە عادەتەن هەنێ جار لەوانێت دوو مانگێک دوو مانگ لە عەجل بێ دا ئەبڕێ لە خەڵک ئەبێ ئەو لایەنە عاتفی بۆ فەراهەم بکەی کە تۆ هێشتا هەر خۆشەویستەکەیت هێشتا هەر کەسە گرنگەکەی ئۆکەی حاڵەتەکەی بڕنەکەیتەوە ئەبێ ڕازگۆبی لەگەڵیا بە جۆرێکە لەگەڵ تەمەنەکە بگونجێ کێشەکە چییە
تو پێیناڵی طبعاان کە هیچ نییە ها زۆر ئاسانە دوو ڕۆژ و ئیدی تێپەڕن ناچکە ئەمە دوجار مناڵەکە تێگە کەمە ڕاست نەبوو تۆ مناڵک 2 مانگ 3 مانگێک لە عزلەمێنێتەوە ئەو قسەی سەرەتات ڕەتەکاتەوە ڕاستی بۆیە گرنگەتی بگەێنی چیە کێشەکە بەڵام لە ئاستی تەمەنیە ئەنجا مناڵەکە هەتا بکرێت لە مەرحەلەی پێویستەکە دکتۆرە بەڕێزەکانی زنێدەن بتوانێت تێکەڵ بێت لەگەڵ مناڵ لەگەڵ ڕەفیقی هەندێک جار پێویستی بە کاتێکی تەنهاییە ئەبێ ئاسایی بێ ئەبێ ڕێگەی بدەی مناڵەکە هەستەکانی دەربڕێ ئەگیری بێ تااقەتە بێ تۆ طبعاان ئەمە زۆر کێشەیەکە پێڵی ئەی بە تۆ پیاوی چۆن نەگریامە لە کۆمەلگای ئێمە زۆر باوە لێگەرە با بگریت لێگەرە بە هەستەکانی دەربڕێ با ترسەکەی دەربڕێ بەڵام تۆ لەوێ گوێگر بە ئۆکەی ئەوەی کە بە تۆ ئەکرێ ئەو ژینگەی بۆ فراهەمەکەی لەگەڵ یا ئەبی ئەوەی تر طبعاان ئیشی چارەسەرکاری دەرونی و دکتۆری دەرونیە ئەمە وەکو مناڵ وەکو گەورە بە هەمان شێوە گەورە پێویستی بەوەی کە کەسێک گوێگرێکی باشیە بێ باشە گوێی لێ بگرە چەند ئەتوانی ئۆکەی حکمی لەسەر مەدا شەرمەزاری مەکە ئۆکەی کە ئەی بە تۆ پیاوی تۆ ئەبێ ئازابی تۆ نازەم چی ئۆکەی ژینگەیەکی وای بۆ فراهەم بکەین کە هەست بکە لە ئەماندایە کە کەسوکار لەگەڵ یایەتی ئۆکەی و ئێمە وای لێ ناکەین طبعاان هەست بکە ئێمە بزەیمان پێدا دێتەوە بەڵکو لەکوێ پێویستی یارمەتی ئەدەی هەندێک ئیشوکار هەیە خۆی پێی ناکرێت لە مەرحلەیە یارمەتی ئەدەیت لەگەڵی بۆ ئەچی بۆ دکتۆر لە بابەتی بۆ نەئافرەتێکە چێژ لێ نانە پاکردنەوەیە بەڵام ئەو کاتە ئازادی لێ ناستەینەوە دانیشە تۆ نابێ هیچ بکەی نهاتۆ غەڵەتە خراپترەبی پرس و ڕای پێەکەی ڕێزی ئەنی هەستەکانی ئەگریەکەی کەواتە هەندێ پێویستی هەیە لە خێزانە ئەبێ فراهەم بکرێ وای لێ ناکەین کەش جێی بەزەی بێ بەزەی بە خۆی دابێتەوە بەڵکو ژینگەیەکی سەپۆرتیوی بۆ فراهەمەکەین دەست خۆش بە دکتۆر سارابا بینەوە لای تۆ هەر لەسەر هەندێک لە بابەتی ناو هاوڵاتیان کە ڕەنگە زۆر پرس بێ لای ئێمە هاوڵاتیان من پرسیارکەم ئەویش بابەتی بەکارهێنانی ئەم زەیتانەیە کە لە نێو بازاڕەکانە بوونی هەیە ئەبینی دەبەیەکی ئەوەنە بە 1000 دینار 2000 دینارە بەحساب لە گوڵە بە ڕۆژە دروست کراوە کە ئەمە تێچێکی زۆری ئەگەر تۆ بێت و دەبێکی ئەوەنە زەیت بەرهەمبێنی لە گوڵە بە ڕۆژەیەکی ساغ و ئەسڵ بە دڵنیاییەوە بەو نرخە دەستت ناکەوێت ئەمێ باز لەوە بکەم ئەو کوالیتی زەیتانەی کە لە نێو بازاڕەکانە بوونی هەیە یاخود بەکارهێنانی ڕۆنی تون و ئەم بابەتانە ئەمانە تا چەند هۆکارن بۆ توشبوونمان بە هەر جۆرێک لە جۆرەکانی شێرپەنجە بێت طبعا وەکو ڕۆن وەکو مادە هەتاکو ئێستا هیچ داتایەک هیچ بەحسێک نەکراوە کە بڵێ ڕۆن زەرەری هەیە لە ڕۆنا زەیتەکەی زەرەری زیاترێکە لە تونەکە زیاترێکە بز مشکلە هەر ئەگەڕێن و بۆ عینە نقطە لای ئێمە کوالتی کۆنتترۆلی خواردن زعیفە هەروکو خۆت فەرمووت لۆجیک قبولی ناکە بوتڵێکی ئەوانە بە 2000 بەلاوانە لە چەند کیلۆ گوڵە بە ڕۆژە دروست دەکرێت هەر گوڵە بە ڕۆژەکە خۆی بە کاڵی بیکڕی زۆر گرانترەکەکە لەبەر ئەوە ئێمە بالفعل لە کواڵیتێکی دڵنیانی حتا خۆت کە بەکاری هێنی هەستی پێەکەی کە وەکو سیکۆتینی لێ نابێتەوانێ هەستی پێەکەی بەوازەحی کە خەلەلێکی تیا کاتەمانەش فاکتەرم هەمووی فاکتەرە یعنی تۆ بۆچی کەسە باپیرانمان و باوکو دایکی ئەوان بۆچی سەحەتیان باش بووە تەمەنیان درێژ بووە لەبەرەوە ئێمە فەرقمان زۆر زۆرە لەگەڵ ئەوانە هەل لە ئوسلوبی خواردنمانە و هەم لە حرەکەی جسممانە ینی بەڕاستی ئێمە جیلی ئێستا تەمەڵین هەم لە حرەکە و لە جوڵایە کەمەیەکە لە فاکتەرە خاصەتەن وەرزشکردن نەکە ڕێگرە لە توش بوون بە شێرپەنجە لەوانی کە توژبووی شێرپەنجەشن منعی سەرهەڵڵانەوەی نەخۆشیەکەکە عنی وەکو چۆن عیلاج ئەنووسین بۆ نەخۆش بۆ ئوسلوبەش پێی ئەڵێن کە ڕاضە بکە بەنیەتی عیلاج عنی وا بزانە کە عیلاج ئەمە تۆ وەری ئەگریت نسبەی سەرهەڵڵانەوەی نەخۆشیەکە کەمەکات باشە دکتۆر سارا کە بە کەسێکەوەچێت تۆ تووشی شێرپەنجە بووی ئیتری هەر شوێنێک بە ڕەنگە ئیتر لای ئەو کەسە وا بیرکاتەوە کە ئیتر تاو کۆتایی دنیاە کە ئیتر ئەم کەسە ئەبێت چاوەڕی ئەوە بکات کە ئیتر تاو ناژیت پرسیارەکەی من ئەوەیە ئایا نەخۆشی شێرپەنجە هێندە نەخۆشیەکی کوشندە و مەترسیدارە کە ئیتر کەسێک تووشی ئەم نەخۆشیە بوو دەست لە دنیا بشاتەوە خۆی تاکی ئێمە لەبەرەوەی علاقەی کۆمەڵایەتی بەقوەتە لەلای ئێمە بۆیە تاک مەسئولیت بەکەمی هەڵئەگرێت یعنی بۆ نمونە ئێستا تۆ لە کڕینی مەسەلەن ئەو گۆزەیە تۆزێک بە قورسی لەوانێ بە تاقیتەنیا قەرار بی پرس بە ڕەفیقەکەتێکی پرس بۆ ئەوکی ئەوە جوانە جوانیە
لۆ دەکە بە تاقتەنیا ناتوانانی هەڵیگری خانوویەکە کڕی عینەشت پرسڕائەکەیت و سارێکە کڕی عینەشت جاوەرە تۆ پێت بڵێن تووشی شێرپەنجە بووی وەرە عیلاج وەربگرە کەسەکە ناتوانێت ئەو زەختە بە تاقی تەنیا هەڵبگرێت لەبەر ئەوە ئێمە یەک لە مشکلە گەورەکانمان یەکەم جارکە نەخۆشیە بۆ لامان کە سوکارەکەی لی ئەشارنەوانێ ناهێڵن بزانێ بەجایەن بۆ لامان دکتۆرە با نەزانێت بە هیچ شێوەیەک بە هیچ نوعێک پێمان نەوتووە تۆش نابێ پێی بڵێ کە ئەمە مووقیفێکی زۆر قورس باشە خۆی وا باشتر پێی بڵێ ڕاستە خۆ دکتۆر ساران عیلمیەن ئەبێ باشترکە پێی بڵێ لە ڕووی دینی شەوانێ ئەبێ پێی بڵێ چکەم تۆ ئەو کەسە مەسئولە لە جسمی خۆی من یەک تاکە ڕێگام نییە بۆ عیلاج من چەند ڕێگایەکم هەیە بۆ عیلاج هەر ڕێگایە و مەشاکیلی خۆی هەیە من ئەبێ مناقەشە بکەم لەگەڵ نەخۆشەکە ئەم ڕێگایانەمان هەیە تۆ کامیان بۆ تۆ گونجاوترێکە ئەم عیلاجە قژ ئەڕوتێنێتوانێ ئاساییە بۆ تۆ ئەمە نەی ڕوتێنێتوانێت بەڵام بزبوون منە ئێسخانەکانە زعیف ئەکا يعني من پێویستم بۆ مناقەشەیە لەگەڵ نەخۆشیە من مەسەرەن پێڵم ئەم گرێ لە مەم کتایە ئەتوانم مەمکەکە هەمووی لابەرم ئەمە اختیارەکە ئەتوانم مەمکەکە نیوەی لابەرین بەس گرێکە و بەڵام زەگەڵی ئەبێت تیشک وەربگرم کامیان بۆ تۆ گونجاوترێکە کامیان بۆ تۆ ئاسان من مجموعی مناقەشە هەیە بن لەگەڵ نەخۆشە بیکەم طبعا ئێمە مناقەشانە لە سایە هەفتەی نەیکین لەگەڵ نەخۆش نەخۆش نازانێت چێتی عیلاجی کیمیایی وەرەگرێ قش بەسەریەوە نامێنێ اینجا کە دوایی بۆی دەرەکە تووشی شۆکێکە بێ یان لە کاتی متابعەیە ئەشیعەمان بۆ هێنێتەوانێ ئەڵێ نەخۆشیەکەت زیایی کردووە من نازانم چۆن ئەم مەسجی پێ بگەنم کە نەخۆشیەکەت زیایی کردووە و یەک نقطەی کەشێک ئێمە زۆر ئەناڵێنین بەدەستیاوانەیە لەم نەخۆشانە کە شتیانی ئەشارێتەوە لە بیدایەتە هەموو عائیلەکەیان لەگەڵیان دوای ئەوە وردە کەمە بنەوە یەک کەزێ دوو کەزێ تاکو وای لە ئاخرا نەخۆشەکە خۆیەت بە تاقی تەنیا من ئێمە نازانین چۆن تەعامل لەگەڵ ئەم حاڵەتە بکەین ئێمە پێماوتراوکە هیچی پێ نەڵێ ئەی نەخۆشەکە خۆی بە تاقی تەنیایە من چۆن ئەم مناقەشەیە بکەم يعني زۆر جار ئەکەوینە غەڵەتەوانێ ڕاستی ئەمەش لەمایانە دکتۆرە ببوورە کاکسەن ڕنگ و سەرنگ وانە توانن هاوکاری ئێوە بن بۆم بابەتانی تۆ ئەوەنەی کە بیلەواکەیتەوە لە ڕووی زانستەکە چه چارەسەرێکی بۆ بدۆزیتەوە هەوڵی لەگەڵی فریای ئەمە ناکەی داینشی بە دیار پیس کەسەوە تۆ جوابیان بیتەوە قسەیان و سەراحەتەن ئێمە بیرمانەچێتەوە من بۆ نمونە من هەر خۆم کەوتمە غەڵەتێکی واوە کە من پێم وترا نابێ هیچ بە نەخۆش بوترم و پاش فترێکی زۆرتر نەخۆشە خۆی بە تاقی تەنیا ئاهات لە متابعە عیلاج فەحسمان بۆ کرد بەداخەوە نەخۆشیەکەی زیایی کرد و فلانەکە زۆر بەداخەوە نەخۆشیەکەمان زیایی کردو ئەم شتانە تووشی شۆک بوو چی زیایی کردو نەخۆشی چی و باسی چیەکی تو یعنی نەمزانی چۆن خۆم ڕاستکەمەوانێت تاکوت من داوای لەبوردنەکە من خەڵەت بووم یعنی بە هەموو بارەکە موقفێکی ناخۆش بوو ینی نەمزانی چۆن خۆم ڕاستکەمەوانێ نەمزانی چۆن ئەو هادکەمەوانێ بەڕاستی موقفێکی زۆر قورسەکە ئێوە چیە لەم بابەتێکە دوکتۆر باسیەکە یعنی ئەو کاتێک کە تۆ دکتۆر دیارریەکە کە نەخۆشەکەی هەیە ئێوە تا چەند کاریگەریتانە بێ هەم لەسەر نەخۆشەکە هەم لەسەر خێزانەکەشی چلەوەی کە تۆ ڕاستەخۆ پێی بڵێم ئەم نەخۆشێتە چلەوەی کە تۆ شتەکەی بۆشی بکەیتەوە بیزانێت و ئەم قەلەقیش بەم خێزانەوە دیار نەبێیەکی ڕوتوە ڕوای چێچێ بۆ لای دکتۆر و ڕۆڵی ئێوە لەویە چییە؟ بەڵێ تەمان لێرەدا ڕۆڵی چارە سەرکار و توێژەرەکان و دکتۆرە دەرونیەکان زۆر گرنگە لە مەرحەلەیە کە کەسەکە چۆن پێی ئەڵێ وە کە پێی ئەوترێت چۆن لە لای تۆ زێهادی ئەەکەیتەوە ئەوەیە کە تۆ سەرەتا گوێی لێگری ئۆکەی با هەستەکانی دەربڕێ باشە و ئەگەر ئیشی ئێمە بێ کە ئێمە ئەمە بە ئێمە بسپێرە کە ئێمە ئەوە بڵێن لەم مەرحەلەیە ئەبێت تۆ سەرەتا بێ وردەوردە بابەتەکەی لە ئاساییکەیتەوە باشە نەک ئەوەی کە هیچ نییە نەخۆشیە بەڵام بەڕاستی سەرەتان ئەو دێوەزمێ نییە باشە بەپی WHO بەپی CDC کە ئامارەکانیان ئەڵێ ڕێژەی 120 بۆ 190 چارەسەری هەیە تەمان بەپی نەخۆشی و بەپی وڵاتەکان ئەگۆڕێ باشە کە تۆ دی داتای پیشانە دیت و کە تۆ دی گوێی لێ ئەگریت و ئارامی ئەەکەیتەوە تی ئەگەێنی کە چییە و کە ئەکرێ چارەسەر و ئێمە چارەسەر بەردەچەوە سپاس بۆخوا خسخانەی واکە قسانێکی پێشکەوتووە فریشتە ئاسا هاوکاریەکان بەوە ناکە من لێم ئەزمموی کەیسەکان و خۆشم ئەم ئەزمونەمەوە بۆ 2014 باوکم لەوێ بووە ئیدی کەتیان ئەگەێنی ئێمە ئەکرێت چی بکەین و چارەسەر هەیە و نەخۆشی هەیە و نەخۆشی لای خوایەوە ئیدی بەم شێوازە کە قبولکردنی ئاسانترە بێ ئێمە لە سەرەتاوە ئەمانەیە قبوڵی کات بۆی کە ئامادەش بێ چارەسەر وەرگێ چکە لە مەرحەلەی شۆکە یا لەم مەرحەلەی کە دینایڵەکە قبوڵی ناکات ئەکرێ بەرەو شتی خراپتر بڕوە
وێ سەرەتا ئێمە ئەومان لەسەرەکە وا بکەین کەسەکە قبوڵی بکات. زۆر باشە دەستان خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانتان.